باوكي جان شو بعملي شكاو بين بقى أسبوعي ورد بين لصرفك عثمان دانيشن بۆ دانیشن با دانیشن با بە پێوە ئاوی قاچیان بێتە خوارەوە باوكي ياك دقيقة قصة ميتي خساك ميبيكا قربان جانون دا دقيقة مولات ميتي سايمو دەدەقە بە ناموسم بەس بچێتە دەرەوە مفەوەستان بۆ ناکێت ئەمە تیوەڕاکە باوكي خيكي جنب خو مرة نيشي ما ضاولو وەڵا ئیزنی مێ خۆڕۆڵە تازە کردێ بە خۆت تا ئەمرێت دانیشن کاکە دانیشن بە تێ بگەم زانم شێشەکە چییە کێشەی ئەوە چیە لەگەڵ باوکتانە ئەسا هیچی قوربان جیان بە قوڕایمە کێشەمان نییە لەگە باوکمانە جەوە باوکمانە پێڵای سەرمان ئەمە حورمەتێکن ڕێزی لێگرین بەڵام من سەر لە یەکشت دەناگەم طبعا لەگە ڕێز و حورمەتمان قوربان جیان قسەیەکەم ئەمە نەبێتە قاڵبی نەسیحەتەوەمانەوە من نازانم ئەم مۆزوعی باوکم چ ڕەتیشیە بە یاسا و قانونەوە چۆن ڕەبتی نییە بە یاسا و قانونەوە باوکە شکاتی لێکردوون سزمتانەکەم ئەزانین چی قوربان ئەو قسەکەی تۆتەوە خۆ بەخوا باوکم خۆیەتی هۆسە بەهاتە لەگەڵ مناڵانەیە دانیشتایە تێگی دانیشتا گفتوگۆمان کردایە ئەجنا بەخوا بلە واگە لێ من زۆرم خۆشەیە بەهاتە بوویتە ئەو مۆزوعەکەم وەڵای نەک لە ژنێک سێ دانە ژنمان بۆ هێنا برام ڕۆ لەو درۆیە ئێوە سێ ژنتان بۆ منەهێنا ئەی باوکیان تۆکی داوایشن کرد قوربانیان قەت داوایش نەکردە داواکەدا بمانێنێت ئەوە نییە شکاتی لێکردوون کورە بابە خۆ ماز نییە بە نێوتانەوە دیابێ هەستم لە بەرچای مفۆست دانیشەکە عسمانیارە شوێنی وەنیێرە شوێنی قانونە ئەوە داواکەی لامە شکاتی لێکردوون سزمتانەکەم ئەگەر موافق نەبن باوکتان ژن بێنێ ئایجا چەند خۆشە مفەوەستا بیان بینم لە سژنە جا ئەولایش بۆ لێ سەوە دڵم پیانە سووتێ ئەبێ ئێوارە خواردنیان بۆ بێنم هەستی کوڕم تۆ چی خۆی ئێوارە بۆ سژن بۆ بێنم هەر بەرگرت باشە ئەی تۆ کچم پیزا ئەی تۆ بلیژیان کەباب بە فالودۆ ئەها چاول لێ ئەڵێ عوسمان بۆ شێ دەبی کەباب بە فالودۆ خراوە ناڕەسن ئاوا گەورە کردین ئاواشم بۆت زانین چی قوربان جان خۆ قەیناگەوە ڕەفیقتە ئایان هاتۆ شکاتەکە بەڵام ناشکێ قسەیە بکات ئەو قسەکەی ئەو ڕاست بێ خۆ ئێمەش مناڵین و خۆ ئێمەش ئەبێ ئێوە موافق بن باوکتان ژن بێنێتن لە مودووە ئەگەر ناچیان لەکەی سجن پێ بەخوا سجن مشکی تایە ئەمەە پشیدە ڕاکە لەژێ دەستیان بەخوا ماگەرکەی تیا ئاوا لەکە چاوە لێڕتەکێنێ جار ڕازی بن بانەچنەوە ئەو ڕێگای ڕاستیشکی باوکە من جارە لە فیلمە بینمە لە سژنەکانە کریمەزەکەی تیا لێ و جێشکێتەوە ڕائەلویترێتە دەرا ئەبێ بیخۆی ئەی باوکە ئەبێ بیخۆی وەڵال باوکە ڕازین آخر وعد پەشیمان نابنەوە پێ قسەی کردووە تەواو پێم خۆشە وەرە پێش دەست بێمە پیرۆز بەدڵی خۆش وعد مەیدێ بۆ حەفلەکە ماڵمانکەی ئەبێ لەوێ بن ڕۆڵە وەستان جەنابی شل لەو حەفلەیە یابێ بەشدار بیت ئەرێ تۆچیت ئەو هەموو خیبرەیەت دەستان خۆش بێت باوکە وعد دێمە لەو حەفلە بێت تەپدۆزە بۆ منێمەوە یەک زلم و کوتە بکەم خەڵک وا بزانم بە لەرزەی بە ڕەخەری لەسەر و حەوتەوە ئاباو ڕێگای تۆ سکاڵایە بابێتە ژوورۆ کاک سەرچۆ بەڵام ڕۆستەم هەیە دانیشتم فەرموو ئەگە یارمەتی ئێمە بن با بڕین باشترە چونکە ئیشمان هەیە و ناڕێژ گەورە ئیزی مەدە شکاتم لەسەری هەیە شکاتی چی وەڵای پاری لەسان عوسمان پارەی چی نازانم پارێکی قوربان لەگەڕەکە ئارەسا ژن دێنی ئیتیخابێک کرا من یەکێک ملوو دەنگ دەرانەی کە لە ئیتیخابەکەی بووم بەڵێ خەڵک ئازادە چۆن دەنگەدا وایە بەڵێ من بەڕاستی دەنگم نەدایە بەڵام پێشتر 50 زایدا بووم ئارەسا دەنگی بەنێ کە دەنگم نەدایە لە دوای ئەوە 200 زایتری لێستاندن ئەمە بەس بۆی دەنگ نەنایە بۆ ژن بێنێت بەڵێ چی بکەین جارەمەش نەبوو ڕۆتیشی کردمەوانە عوسمان ئەمان چی ئەخێتە تۆ سێری کرد تۆ پێویستان بە وەڵای ڕوونکردنەوەکە باغەڵەت تێنەگەی بەس پشتێنەکەیم لێکردەوە من شاتمێ بلە وا بوویان باوکە بەس پشتێنەکەی بوو وڵای بەس پشتێنەکەی نەبوو داماوە ڕوت و قوتە کردوانێ وڵای قوربان لە ئاخرێکە ڕۆژتۆ داماوە خاولێکمەوە بەسەر شانیا ئەو شۆڵێ ئەمان چی بوو پۆلە بۆ خاتی خوا ئاخر ماڵە بە قوڕ نەچیرێت ئەگەر ڕۆسەتمان بێ ئێمە بڕێ شیوانی ئەکەجان بڕۆی عریزەم بۆ بنووسە بۆم بێنەرەوە باشە دەبڕی ئەمە چێکە عوسمان شیوا بێ ئەزانێت چەند مەفەوەستا تێوگەێنم مۆزوعەکە ئەزای نابێ عیبە سایەمەوە ئەلو ئەلو تۆزی قوربان باشە عەبرتان نەمێنێ ئەی هاوار ئەم کابرایەتان چۆن دۆزیەوە ناشیان جارە فیدی ئێوە بێ
آخر ڕاستم لەگەڵا بڵێن کوورە مفۆوەستا برادەرمە و هاوڕێی قەدیممە ئێستش پێی بڵێن لە سجن تۆمتانەکان بەخوا سجنتانەکان ئێوە بوون يعني باوکە ئەوەی کەوت مشکەکە و ئارەوەڵابێ هەمووی بخۆن هەمی تیابێ بیشی بۆی ئارەوەڵا ئێوە بوون وەرە دانیشی کاکە دانیشی جۆ بگەرە پەیام هەستی ئێمە ئەبێ ئەو پیاوە بدۆزینەوە بابا تو زۆر سەیری ئەی من بۆ ئێوە مێناوە بۆ ئێرە کاکە جان قالە سمێڵ ئەبێ بزانین لەکوێیە کاکە گیان هەموو ئێواران من خۆم بە چاو خۆمەی بینم هەموو ئێواران دێتە ئەم پارکە لێرە یاریەکە ئەدە کاتی ئێستش لێرەیە ئێستا ببی دۆزین ناوەی بابا ئێدە پەیام جان تۆ سوکەڵەیدا هەزە بگەڕێ من ناتوانم کاکە زانین چی هەستی جان زۆ زەرورە زۆ بنەوە تاوەتا کوا تا لەوێ یاریەکە وەڵا خۆی ئەی هاوار کاکە فریان کە بۆ چۆمە بکەوتم برا قالە سمێڵ چۆنی وەرە خوارە بۆ شوێ دەتۆرە خۆش هێزێم ببینی داتۆرە بێ نام دەتۆرە خوارە نام بۆ بەخوای وەرە نام ئەڵێ برا وەرە ها جەماعەت هاتوون ئیشمان پێدە وەرە با دوو قسە بکەین و بڕۆیت ئیشی چی ئیشمان بێت نخەی نای یاعی نای نام وای ئێستا من تەمۆچێنەوە کاکە ئیشمان پێێتە تۆ جارە بۆستا ئیشی چی تێگەێنە چی بووە قالە سمێڵیان چۆن حسی تێگەێنە جیسمێڵ قالە سمێڵ فەرمو دوێنێشەوە ها لە ماڵمان بووی بەڵێ. کاتی دەنگدانەکە بەڵێ. باوکم پشتێنەکەی داکەنی 200,000 بە خاوە لێسەنی ئێ بەڵێ. ئاها ئینجا ئێستا باوکم شکاتی لە مەرکەز لە ئەم سیانەمان کردووە ئێ. ئێمە ئەدا بەگرتا ئێمە هاتوین ئێستا تۆزێکی تر ئێمە چین بۆ مەرکەز تۆ لە دوای ئێمە بە نیو سەعاتێک دێتە ژوورۆ شکات لە باوکمەگەی ئەڵێ جەنابی پاوە جەنابی زابط ئەمە پارەی لە من خواردەوە و پشتێنی بێداکەن نا مشتیوانە نایکەی چییە؟ نایکەی نای باش گۆگرە مامەقالە ئەگەر بێت و تۆ بە قسەی ئێمەنەکەی ئەوە هەرچی مەلەفە هەیە ئێمەی نێری بۆ ژنەکە و اینجا حەزێکی زانی مەلەفەکان چی ئەوانەیە کە سناب بدانەوە بە ناوی کچەوە لەگەڵ کچا قسە و کردووە پێ خۆشەمانە ژنەکە بیزانێ دانیشە ئەزانی چیمانەوێت هەستی گیان پێ بڵە کەس چیمانەوێت هیچی وامانە تەنها ئەوەیە دی بۆ مەرکەز ئەڵێ کاکە من شکاتم لە کاک عوسمانەیە پارەی لە من خواردەوە ڕووچی کردومەتەوە نایە چۆن بۆ ژنەکە و مەلەفەکە ڕازی چیتان دەوێت ئێوە کاکە بۆستە کاکە ئەزانی چیە مامەقالە جان سێری من کە باوکم پارەی لە تۆ نەسەن ئێمەش تەعویزی بۆینەوە زیاتر دەینێ ئەها ئەوە عادی هەستی باری بەرە دەی چاوەکە ئەوە ئێماڕوین چاوەڕی توینە مەرکەزەکە باشە ئێستا تێگەشتی مامەقالە دوای نووس سەعاتی بۆ مەرکەزەکە سکاڵە لە باوکمەکەی تێگەشت تۆ جارێ دانیشە لێرە ئێماڕوین باشە تۆ دانیش ئێماڕۆی باقی ئەیخوا چۆن تووشی ئەم مشکلەیە بووم ئاخر لە پێناوی چیدا بەخێر نێنە بۆ خاتری پێغەمبەر بەخوا وابزانم لە مردنەکە شانە بەسەر قەبرەکەمەوە بن دایمە خەریکی فیت و فاکن بۆ من ئاچیتان لێ بکەم ژیانی منتان فەوتان کورە ڕووی بابی خۆم ڕەش بێ ئێوە کە فامتان کردو من وڵاتم بەجێ پێشتا بەس حەزر بوو کاکە ئێوە توان بڕۆن یا ئەڵڵا باوڕێ دانیشە ئیشمان بە توێ ئاخە من مەشروعی ژنێنانم هەیە مفەوزدار ئیشمان بێ قوربان دانیشە کاکە بڕۆ خواافستان بەسە چاقور بە ئەها تەها باوکە ژیان باجی پشتیان داکردن ئەوە بێ باجەکەی بە قورسی بێت تێگەی جا باوکێکیان خێمیشنەرە بەسەر فەتا دیسکێنە بۆ هێنی بۆ سجن بڕۆنە دەرەوە قسەی زنیە هەمووی خۆم بۆتە شۆم بۆت و تۆکەم بۆتە بێنە ئەڵێ باوکە حەزر هیچ نیە ئەوە بۆ بێنە بۆ با حەزم لە قەبری ئاشدایی بڕۆن دەرەوە کاکە بڕۆ دەی بڕۆن بڕۆن دەرەوە بڕۆن بڕۆن کاکە ئەوە خۆشیان نییە منیتیان حیاتم فەوتا من بۆچی هاتم سلام علیکم سلام لێنە کاکە نیسو عزیزەکە کاکە ناکرێت لە جاتی دووسڵەکە چوارسەی بەمێ دانیش دانیش لە جاتی پشتێنێت کاکە دوو پشتێنی بێن دقيقة كاكا اسمان مفوز علي مفوز علي بەڵا قوربان هاورە کاوسمان بۆ بەرە بۆ سجن بەسەر چاو عوسمان بۆچی هاتی تووشی چی بوو ئەمەیەڵێ هاتم بۆ ڕێ سمێڵم نابانی شەمبیلا تڕحێ لە دوشتی ئاواوەیە خوا وەرن بادی قڕین بۆ سجن